سڵاوی خی گەورەتان لەبێ بەڕێزان خۆشەویستان فێرخوازە ئازیز و خۆشەویستەکانی خۆمام شەیدانی بەرنامەی فێرکاری بەرنامەی مۆنتاژی عمیلاق و شاکار و بینە و بەردە و هەرچەند بەستریدا هەڵبڕین هەرکەمە خۆزێ بەند بێژەک دەبوو گعدە چیرۆ دەکردین لە سەعدەوە پیرمێر جا بەڕێزان خۆشەویستان ئێمە خوشحاڵین ئەمڕۆژ لەوانەیەکی تازە لە چەند زانست و زانیاریەکی بە سوود و تازە و جەدید دێن لە خزمەتی ئێوەی خۆشەویست ئەمڕۆ لەوانەی ئەدە و پریمێر باسی مەوزوعێکی زۆر گرنگ و ڕەنگە بۆ زۆرێک شتام تازە بێت و پێشترێ گوێ بیستی نەبوو بن بەڕێزان با دەست بەوانەکەمان بکەین یا حەی یا ئەڵڵا نەبێتە برین تەچەی دەروێشان ئێستا ئەمە برین چیمان هەیە پرۆژەیەکمان کردوتەوە کەتەکانی خۆمان بڕیە پرۆژێک پەینمان هەیە و سۆرز مۆنیتەرمان هەیە هەروەها پرۆگرام مۆنیتەرمان هەیە ئەو کەتانە کە دەبین هەمووی بڕدراوە و حازرە بەزمایشی لەسەر بکرێ لە نێو چێندرێ لە نێو تایملایندا ئازیزان خۆشەویستان فێرخوازان هەروەکو دەبینین جاروێت تۆ پرۆژەیەکی تێ ڕەنگە لە 100 کەت پێک بێ ڕەنگە ڕێکلامێک بێ ڕەنگە شتێکی دوور و درێژ و دۆ کۆمنتاری بێتن کە زۆر دوور و درێژ بێ بەڵام سیر دەکەی برین ئێستا لە ماستەر کلیپ یعنی ماستەر کلیپ بزانین چییە ئەو کلیپانەی لێرەنە ماستەر کلیپن ئێمە ئەو کلیپانەمان دەبل کلیک لەسەر کردووە ئەم بەشەمان لێ بڕیوە هێنامان لە تایملاین دامان لەو کلیپە دوور و درێژە چیمان پێویست بە بەس ئەم بەشە ینی ئەوەندە ستانیانمان پێویست بە لەمەیان بە هەمان شێوە لەوانێت چەند کەتێک لێرە و لێرە و لەو منتیقانە وەربگرین هەروەها لە مەشیان بە هەمان شێوە هەمووی بردراوە ئەوە کلیپە ئەساسێکە کە تایملاینەکە یان برێن کلیپە ئەساسەکەیە کە تایمەکەی فولە پێی دەرێن ماستەر کلیپ یعنی کلیپی سەرەکی کە کلیپی تری لێ بوویتەوە ئێمە لە تایملاین دامان نایە لۆ خۆمان بڕیتمان و بەدڵمان بووە و هێنامانە لەوێن دەرێ دامان نایە بەڵام سیر دەکەی ئەو کلیپانێکە لە ماستەر کلیپ بڕاوە ئێستا بۆ نمونە ئەو کلیپە هەروەکو دەبینین شاشەی پڕ نەکردووە ئێمە دەمانەوێتن برین فول HD بێ تەمەشا دەکەی ئەویان فول HD کێشەی نییە ئەویان فولە ئەویان فول نییە یان ئەوە یان دەبینی تاریکە یان هەر خەلەلێکی هەیە لەگەڵ ئەوەشدا تۆ لە ماستەر کلیپ برین لەو ماستەر کلیپە لەوانەیە 20 کلیپت بڕی بێ هەموو دانایە ئایا چۆن عیلاجی ئەم کێشەیە بکەین ئایا کێشەکە لای ئێوە وازەح بوو ئەگەر وازەح نەبوو ئێستا زیاتر ڕوونی دەکەینەوە بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست و قارەمان ئەی ڕۆڵە بەزرگەکانی محورەکانی ئەدۆب پریمێر و شەریکەی ئەدۆب جا بەڕێزان خۆشەویستان ئێستا وەک دەبین ئەمە فول نییە خۆ دەکرێت ئێستا ئێمە بینە ئیفێکت کۆنتترۆل لێرە دەستکاری بکەین برین دەستکاری بکەین و تاش بە شێوەیەک لە شێوەکان لە سکیل بچووک و گەورەی بکەینەوە بەڵام لەوانەیە ئەمە لە ماستەر کلیپێک ڕاهاتوواگە ئفدا بگین دەزانین لەسەر کیبۆرد ئفدا بگین دەزانین ماستەر کلیپەکەی چییە یەکسەر برین لە سۆرز مۆنیتەر پیشانی دەداتن ماستەر کلیپەکەی ئەوەیە لێرە دەتوانانی شتێک هەیە ئەلێرە 15 ماستەر کلیپ تەبی بەس بزانین ئەمە لە ناو پرۆژێک پێین دەکەیتە چۆن دەرێ ئەوش کلیکی لە ڕاست بکە دەنووسرێ ریڤێل ئین پرۆژێکت یەکسەر تهدید دەکات و دەرێ ئەمە کلیپەکەی لە ناو ئەو پرۆژێکت پێینەکە لە 100 ماستەر کلیپ پێک هاتووە جا بەڕێزان ئێستا ئەمە ماستەر کلیپەکەمانە ئەمە کلیپێکی بچش لێ بڕدراوە لێرە بەس لەوانەیە تۆ لەو ماستەر کلیپە 100 کلیپت بڕی بێ کلیپی گچکۆکە ینی دادنە هەمووی بچینە سەری و برین ئەوە تەحدید کەم زانین لە کوێن دەرەیە اینجا بچینە کۆنتترۆڵی گەورەی بکەین یانە گۆڕانکاریەکە ئەتو دەبووە لە ئەوەلی بتکردبا لە بیرت چۆنت کردووە ئەوها یەکە ئێستا بیدۆزینە بزانین لە چێن دەریتکە ئەوەش لە هەمان ماستەر کلیپی وەرگیرا با ئفداگرین هەمان ماستەر کلیپە دیسان ئەوەش بچینە ئیفێکت کۆنتترۆل و لەوێ کلیک لەسەر ئەمە بکەین و دیسان سکێڵەکەی زیادکەی ئەوانە ئەمە ڕێگایە زۆر خاوخلیسکە تاخیر دەکا لە ئیشەکانی خۆت ڕێگایەکی ترمان هەیە ئەویش چییە دەستکاریکردنیتی هەل لە ڕێگای ماستەر کلیپۆ یعنی ئێستا ئێمە کە ئەمە دابگرین بۆ نمونە ئەلێرینە یان کلیکمان با بڵێن لەسەر ئەوە کردووە
کو دەچی دەستکاری دەکەی لە ڕێگای ماستەر کلیپ ئەرۆکو پێمان گوتن دەی دەگەڕێ ئفدا دەگری یەکسەر چۆسەر ماستەر کلیپی خۆی کە ئفت داگرت دەبل کلیکی لەسەر ماستەر کلیپەکە بکە بڕۆ بەشی ئیفێکت کۆنتترۆل دەبینی هیچ ئیفێکتێک نییە لۆ چونچێ ئێستا ماستەر کلیپ لە سۆرز مۆنیتەرە ماستەر کلیپ دەبل کلیچ لەسەر بکە ئەو لە سۆرز مۆنیتەرە نەک ئەو ئێستا دەبل کلیک لەسەوەی کە ئیفێکت کۆنتترۆل ئاکتیو دەبێتەوە بەست نە بە ئاکتیو نەبێ چونچێ لە ڕێگای ماستەر کلیپ چوینە اینجا دێ ئیفێکت کۆنتترۆل هەر فلتەرێکت بوێ دەتوانی بۆی زیاد بکەی بۆ نمونە ئێستا ئێمە ترانسفۆرمی زیادکەین ترانسفۆرم زیاد دەکەی ئێرە ڕادەکێشیە بەشی ئیفێکت کۆنتترۆل ئێستا ئەم فلتەر ئیفێکتە لەسەر چ دانیشتووە لەسەر ماستەر کلیپەکە نەک لەسەر ئەو کلیپە لۆیە دەتوانی زۆر بە ئاسانی دەستکاری گەورەی و بچووچەکەی بکەی لە ڕێگای سکەیڵی ئێرە یان لە ڕێگای ئەوەی کەوە تۆ بتەوێ یەکسەر لە سۆرز مۆنیتەریش نیشان دەدا ئێستا کە ئێمە ئەمە گەورە دەکەین لە سۆرز مۆنیتەر سەیریکە هەر حڕەکەیەک کە بتەوێ بەسەری دابێنی ئێستا برین ئەوە گەورەمان کرد یونیفۆرمەکەی لا بەوە بی بتوانین تەنیشتەکانیشی بە جیا درێژکەی گەورەکەی بچووکەی ینی ئێستاک دەقا بە بێنینەوە یەک کەمێک بێنینەوە یەک بەم شێوەیە زۆر نا تۆزێکتر بینە نزیک ترین نقطە کەمێک بیگەڕێنینەوە اینجا پانیەکەی زیادکەین پانیەکەی زیادکە تا تقریبا دەبتە فول HD برین لەو فڕۆزنا دەمانەوێت بیکەینە چی فول HD ئێستا ئەو گۆڕانکاریە لە ماستەر کلیپ ڕوویدا دەشتوانی ئەگەر بتێ ماستەر کلیپەکەش لێ دیار بیتن ئەمە بیگرە لەو بۆشاییە لەو بینە داینێ یاین چ ئەمە ئیفێکت کۆنتترۆل لێ ناو ئێرە دەینێ دەرێ لەم بۆشایە دایبنێ ئێستا ئیفێکت کۆنتترۆل هاتێ ئێرە بەو شێوەیە دێنەوە سۆرز مۆنیتەر ئیفێکت کۆنتترۆلیشمان هەیە ئێستا ئێمە دەستکاری ماستەر کلیپمان کرد کە دەستکاری ماستەر کلیپت کرد چەند کلیپیت کرد لێ بڕیبی ڕەنجی FX-ەکەی نەوعک خەتە چی زەینی خۆتان بدەنێ سۆر لە بنی دەداتن یعنی ئەوە لە ڕێگای ماستەر کلیپەوە دەستکاری کراوە ئەوانیش ئۆتۆماتیکیان چونچێت و دەستکاری ئەساسەکەت کرد هەر هەمویان دەبینێن فول شاشە بووینە یعنی چەند کەتی تکەمان لێرە بێ ئاخر کەتیش ئیویە چکە لە ڕێەوە خەتی زانیم هەمووی فول شاشە بووە جا ئێستا هەر دەتوانی برین دەتوانین بینەوە سەر ماستەری کلیپی خۆمان بینە برین سۆرز مۆنیتەر لێ بچینەوە پرۆجێکت بین ئێستا لەسەر برین ماستەر کلیپ ئاکتیڤە لە سۆرز مۆنیتەر بین فیلتەرشکە دابنین بریتنس ینی زیادکردن و ڕووناچی ئەوانە بزانین هەمانە ئێستا برین ئەو فیلتەرەی دادنین بریتنس ئان کەنتراست ڕای بچێشە بینە لێرەی دابنێ یەکسەر برین دەستکاری ڕەونەقی ئەوەی دەکەین لە برین لامان تاریکە تۆزێک بریتنسەکەی زیاد دەکەین زەینتان بدەنێ لێرە زیاد بوو ئەجا لە کەنتراستیش زیادکەین تۆزێک ئەوی بەڕەشتریشبی گۆڕانکاریەکان لەسەر ماستەر کلیپ ڕوودەدا لێرە بە دیار دەکەوێت لە سۆرز مۆنیتەرەوە لە پرۆگرام مۆنیتەریش ڕوودات و لە هەموو کلیپەکانی کە لەو ماستەر کلیپە ڕاهاتووە هەر هەمیان گۆڕانکاریان بەسەردادێت و ئیشەکەت زۆر لۆ ئاسان و لە زیز و بە تام و چێژ و خێرا دەکا کاکە خۆ ئیشی فشەی نییە ئیشەکەت لۆچ لێ دەکا لۆت زۆر خێرا دەکاتن کە ئەتوو دەتوانی بە ئاسانی گۆڕانکاریەکان لە ڕێگای ماستەر کلیپەوە ئەنجام بدەیت و لەسەر ئێرش بە دیارکەوێت بەس لێتان تێک نەچی کلیککردن لەسەر ئەمە گۆڕانکاریەکان تایبەتە بمە بە زۆرە لێرە کلیکە اینجا سەیری ئێرەکە یەکسەر دەبێتەوە گۆڕانکاری لەسەر چێ ماستەر کلیپ کە لار هەمووشیان گۆڕانکاریەکان بە دیار دەکەوێت کە لێرە بردراوە ئەمە وانەی ئەمڕۆمان بوو بەڕاستی بەڕێی من ئەمە یەکێکە لەوانە ئەساسیەکان تا بستنە ناوخوڵایی ئیشکردن لە بەرنامەی ئەدۆ پریمێر ڕوبەڕووی کێشەی وا دەبنەوە کە تۆ کۆمەڵێک کە تو بڕێنت کردووە و لەو کاتەدا نازانین چی بکەیکاندێکیان تاریکە ئەگە بتێ هەمویان وەکو یەک ڕووناچیان زیاد بیتن بڕۆ دەستکاری ماستەر کلیپەکەی بکە فەرخە کلیپەکانیش کە لەو یۆڕاتون هەر هەمووی گۆڕانکاریان بەسەردادێتن جا لەبەر ئەوەیە کە من دەڵێم ئێوە سەبسکرایب لە بیر مەکەن
هەر لەبەر ئەمەشە دەڵێم لایک و کۆمنتی بکەن هەر لەبەر ئەوەشە کە ماستەر کلیپێ شتێکی زۆر میمە ئەوجا لۆیێ ئەمگۆ لایک و شێر و کۆمنت و ئۆشتانە بکەن بەدری خۆتان بۆیە تاوانەیەشی تر بە خودای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ ئەمە وانەی 32 بوو بەخوا زنجیرە فێرکاریەکانی بەرنامەی ئەدۆب پریمێر بەردەوام دەبێت.